هەر کەسێک دەرچێ بۆ ئەوەی کە نوێژ لە مزگەوتە بە جەماعەت بکە، خوا زەمانی بەهەشتی بۆ کردو. خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کەسێک کردووە کە دەرچێت بۆ ئەوەی نوێژەکەی لە مزگەوتە بە جەماعەت بکە. پێت خۆشە خوا زەمانی بەهەشت بۆ بکە، وەرە بۆ مزگەوت. لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیح تەرغیب، خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم: ثلاثة كلهم ضامن على الله إن عاش رزق وكفي وإن مات أدخله الله الجنة. سێ تاقم هەیە خوای گەورە زەمانی بۆیان کردو. زەمانی چی؟ ئەگەر بیان ژێنێ ڕزقیان ئەدا و قەنەعەتیان بۆ دروست دەکات، و ئەگەر بیشیان مرێنێ دەیان خاتە بەهەشتەوە. یەکێک لەوانە کێیە؟ دەفەرمێ: ومن خرج إلى المسجد فهو ضامن على الله. هەر کەسێک دەرچێ بۆ ئەوەی کە نوێژ لە مزگەوتە بە جەماعەت بکە، خوا زەمانی بەهەشتی بۆ کردو. خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کەسێک کردووە کە دەرچێت بۆ ئەوەی نوێژەکەی لە مزگەوتە بە جەماعەت بکە. پێت خۆشە خوا زەمانی بەهەشت بۆ بکە، وەرە بۆ مزگەوت.